15 دقيقة. دوامية 7 يورو.
وەکو ئەو لێرە عاشقی سایق ابیم سایق ابیم زور مردم بس ابیم بله خوبه تأخیری آره والله آره والله وطنش نه حالا نه اکنون ما کرا داریم ما قصه که قصه بردن وطني يعني لقيتكم ايه ورده كيف والله ما ايش واجو فilipenza هارون دي نمزاني كم تقول سبينزا قد سبيت يبقى اوفر مزدقة هنا بسارك هاني ساعات يعني Golak nakryja.
ساعد كان جدا ساعد كان جدا ثمانية ديال ولا كاكا ساعد كان هو لا سني ولا سني عنده بقول أو على الباصين ما يبان علي عمى بخير يا عمى عمى كتت هاي الكاميرا ولا غير كتت السودان عمى انا قلت
Şimdi yerde karıyor. Şimdi yerde. والله أخلطوا بانش بزارين تبكم Outro pente. Zapiszmy. Zapiszmy. Yekam za her bizilik zerbi olsun. De yine akri. Ya öyle tahmin bas. Öyle biliyorsun. Ej, cypka. Grazie.
Amido Peamle, Tavakon.
Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Kom! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
والله دەستان خۆش بی سەرەتا بەخێر بێن الحەمدوللا یاریەکی باشمان کرد خراپ نەبووین بەڵام بەخۆتان دیتن چەندین فرسەی ئاسانمان چواند و ئەوانش بە یەک فرسەی توانیان گۆڵی فۆز لەمە بکەن و ببەنەوە ئەمە تەقسیرمان نەکرد وەڵی باش یاریمان کرد بەڵام ئیدیۆ فەزلی خۆی گەورە ئینشەڵا لە یاریەکانی داهات و خەرەبووی دەکەین و دەستی یارزانەکان خۆش بیت ئینشەڵا. سپاس بۆ خودی ئەڤرەکەم شیان سە نقطە بدەست خۆ ببینین گەل یانە هەولێرێ ئەڤە لعبە ما دوێ بوش دەوری سپاس بۆ خودی تەوفیق دامە ئەڤرکە خۆڵە ما ئیجابیە بوو و ئەم سەر کەڤین تطبیقکردنا واجباتت مدربی بوو و خواندنا مدربی بوو تیمەوان و هەمژی درست دیفۆ واجباتە چوین و غیرەتە لەعابێتمە و تەوفیقا خودێ سپاس بۆ خودی ئەمشیان ئەڤرکە سەرکەفنێ بدەست ببینین ئیشەڵڵا تیمە ما لاوێنیانە دووک ئەف ساڵە دێ تشتێن باشکەن و زۆر سپاس.